بەشێکی زۆر کەم لە یاریزانان و ڕانەران و ڕاگەاندنکاران گردبوونەوەیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا و داواکاریەکانیان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرد. ئەوان داوای دەستێوەرنەدانی حیزبی دەکەن لە وەرزش و نایانەوێت دوو ئیدارەی لا وەرزش دروست بێتەوە. دوای هەروەها داوای هەرچی زووە چارەسەری کێشەکان دەکەن و تا ئەوەی خولەکان و وەرزی نوێی خولەکانی تۆپی کوردستان دیاری بکرێت. بەمەبەستی ناڕزای دەربڕین لەسەر ئەم قەیرانە وەرزشانێکەوە یەکێتی ناوەن تۆپی کوردستان دروستی کردووە بۆ تەمای پەرتەوازەی و دوو ئیدارەیی و دوو شارچێتی و هەروەها ئیفلیتکردنی هەموو چاڵەچە وەرزشەکان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە گرتبوونەوەمان ڕێکخستووە بۆ ئەوەی ناڕزایەتی خۆمان بگەینە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بەدەم داواکاریەکانمان بێن بۆ نێوەش بەیاننامەکمان ئامادە کردووە ئەگەر ڕوخسەت بێ بۆتان دەخوێنینەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێزان دەستگا ڕاگەیاندنەکان، سڵاوێکی وەرزشیانەی گەرم، بەڕێزان وەرزشی کوردستان لە سەختترین بارودۆخدایە. نەزانی و خراپی بەڕێوەبردن و شارچێتی و بەرژەوەندی شەخسی تەنگی پێهاڵچنیوە و بەرەو لە ناوبردنی دەبات. ئەم دۆخە دروستکراوە بۆتە هۆی نانبڕین و مافخورانی هەزاران یاریزان و دەوڵەمەندکردنی دەیان بەرپرسی وەرزشی. بۆیە ئێمە لە ڕاهێنەران و یاریزانان و ڕۆژنامەنووسان و هاندەرانی وەرزشی کوردستان دەنگی ناڕەزایی خۆمان بەرز دەکەینەوە و ئەم داواکاریانە ئاراستەی بەڕێستان دەکەین. یەکەم، نابێت چیتر وەرزشی کوردستان بە یاسا بێت، بۆیە داوا دەکەین هەرچی زووە یاسای وەرزشی لەلایەن پسپۆڕان بنووسرێت و بڕیاری لەسەر بدرێت. دووەم، دوورخستنەوەی هەموو ئەو کەسانەی بوونەتە هۆی دووبەرەکی لە ناو ماڵی وەرزشی کوردستان. سێەم، هەڵوەشاندنەوەی یەکێتی تۆپی کوردستان و دانانی ستافێکی کاتی تا ئەنجامدانی هەڵبژاردنێکی خێرا. چوارەم، بنبڕکردنی دەستێوەردانی کەسانی حزبی لە بڕیارەکانی لیژنەی ئۆلۆمپی و یەکێتیە وەرزشەکان. پێنجەم، دەستپێکردنەوەی بە پەلەی گشت ساڵاچیە وەرزشەکان و پاڵەوانێتیەکان. دەستەی وەرزشکارانی ناڕازی کوردستان 15/9/2020